هرد بیشن ام قرضار یا نوروزن بردام پشتوانی المدکتن. کوردستان هەر یەکە کاتێککە هەر یانەیەک هەر شارێ پێویستی بەیەکتی دەبێت سەرجەمیان پاڵپشتی یەکتر دەکەن لە پێشتردا یانەی نەورۆز پێویستی بە هاوکاری بوو لە هەولێر و دۆک و زاخۆوە پاڵپشتی دەکرا بەڵام ئێستا زاخۆ پێویستی بە سلێمانی و هەولێر و دهۆکە بۆیە هەمویان یەک دەستیان کردەوە بە پاڵپشتی لێرە کارتوانە سڵاو لێ بەچی لێ هاو چۆن پاڵپشتی یانەی زاخۆکەنم شەو لێرە بە هەموو شێوێ پاڵپشتیانم ئێوە ئەم شەو چاوەڕوانی هەندەرانی یانی زاخۆتان کرد بەڵێ پێشوازیشیان لێکەین چاوەڕوانیشیان بووین تاوەکو بێنە سلێمانی ئێمە بە شێوەیەکی جوان و سەردەمیانە مۆدێرن پێویست بە دەنگەکانی شاری سلێمانی بێ بۆیان کۆکەینەوە کاک دڵشاکە بێتە لای گاکتواناوە پێشوازی هەندەرانی یانی نەورۆز خەڵکی سلێمانی چۆن بوو بۆتان اوه نجاره که یانا نوروز پیشوازی المدکت دنافبر یانا نوروز و یانا زاخود پیوندیت باش جمیجه هی هر جه دروست کردن یانا نوروز تایبتی پشتی هاتی داخل استان العراق ده بردام پیشوازی که جوان مدکتم هرد بیشن ام قرضار یانا نوروزن بردام پشتوانی المدکتن ام سپاسی وانات کن دست خوشی واند کن اوه وکی وانج آماجه پکری و راگاندن ده هاتی آماجه پکرن اوه نه قضیه زاخویه و قضیه کان اجتماعی نتویه دوید ام پیک و کار بکن دا کووی پروسیب سرکفتی انجام بدن ناو خواه لجیهان بلند کن وکی کرد خەڵکی سلێمانی تا چەندێک پێشوازی لێکردن تا چەندێک پاڵپشتی یانی زاخۆیان کردو ئێستا گەیشتین لە ڕێگا زۆر پێشوازی لە ئێمە کردووە ئیشەڵا پێشوازیە باشتر دەبێتن گرنگ ئەوە خەڵک بزانێتن ئەوە نییە بڵێن کە بێتن دەنگ بدات بەس ئاگادار بکەن یەکسەر ئاگادار بە یەکسەر دەنگی دەدات دڵخۆشن بەوەی کە بەو شێوازە پاڵپشتی یانی زاخۆکرێ لە هەموو کوردستانەوە بێگومانە بە دەستکەفتێکە مێژوویە هەم بوو وەرزشا کوردستانێ هەر هەمژی بوو هەمی کووردا و وەک یان نازاخۆشی بوومە جێ دڵخۆشیە ji ber ku binavê cemalêt yan nazaxoye چی بەیانی زاخۆڵی پێیان ئەڵێم پیرۆزیان بێ چاوەڕوانیەوە کە ڕۆژێش بێ بۆ نەورۆز بە هەمان شێوە بێ هەموو شتێ لە تۆپی پیاواردە پاڵپشتیەکانی ماوەی ڕابردووی خەڵکی کوردستان بۆ یانی نەورۆز چۆن بوو بەلاتانەوە سوپاسیان نەکەین سپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە بینن ئەمە هەندەرانی یانی زاخۆ و کارگێڕی یانی زاخۆیە هاتوونەتە شەقامی سەهۆڵەکە لەلایەن هەندەرانی یانی نەورۆز و خەڵکی سلێمانیەوە پێشوازیان لێکرا بۆیە بەردەوام کاتێکە یانەیەک لە یانەکانی کوردستان پێویستی بە شارەکانی کوردستان دەبێ بەبێ ئەوەی کە بڵێن ئەمە شارچێتیە و ناوچەگەریە و هیچ شتێکە هاوکاری یەکتری دەکەن خەڵکی کوردستان شارەکانی دیکە پاڵپشتی یانی نەورۆزیان کرد بۆیە ئێستاش سلێمانی پاڵپشتی یانی زاخۆ دەکات و لێرە لە شەقامی سەوڵەکە پێشوازی لە ئەندامانی یانی زاخۆ کرا